کاک سەردار عەبدوڵڵا سیاسەتمەدار ئەو لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک سەردار ئەم کاتت باش، یعنی ئەوە دوایین هەواڵ بوو کە پەیامێرمان پێی ڕاگەیاندین سەرەڕایەوەی لە نەخۆشخانەکان چارەسەر نەکراوە، لە مزگەوتەکان ڕێو ڕەسمی شۆردنی بۆ ئەنجام نەدرا، ئەوەتانێ ئێستا نەشیان هێشتووە تۆ لە ماڵەکەی خۆتا پرسەکەی بۆ دانیت، ئەمێ لەسەرەوە قسەمان بۆ بکەی، بۆ نەیان هێشت؟ سپاس ڕێز و حرمەتم بۆ هەموو بینەرانی عەزیز. لە ڕاستیە دەمەوێت شتێک ڕوون کەمەوە. ئێمە دوێنێ بڕیارمان بوو پرسەدا بنین لەگەڵ جەنابی کاک ڕەزای کعبی و ڕابەرایەتی کۆمەڵە قسەمان کرد و ئێمەیان ڕاستپارد لە جیاتی ئەوان چی بە باش بزانرێەوە بکەین و ئێمە شانازی بەو متمانەیە و سوپاسیشانەکەین لەگەڵ هەندێک لە هاوڕێیانە خەریکی ئەو مەسئلەیەین. بۆیە هەرخۆمان ئێوارە بڕیارماندا مەسئلەکە جارێ ڕاگرین، چونکە ئێمە لەگەڵ پارێزگار و لەگەڵ هەندێک جاتی تر قسەمان کرد کە ئێمە نامانەوێت، ئێمە ئەمنیەت و ئاسایشی سلێمانیمان بەلاوە گرنگە و خۆمان بە مەسئولە زانین لێ دەمانوێت شتێک بکرێت کە خوا نەخواستە زیان نامانوێت یەک قەترە خوێن لە پەنجەی مناڵێکی کوردەوە بێ. ئەمانوێت بە ئارامەوی بە شوێنەی ئێمە شەو قسەمان کردووە، جوابیشمان بۆ جەنابی کاقوباد ناردووە و لە زۆر لاوە لە قسە و باسین و تقریبەن ئەو هاوڕێیانەی ڕابەرایەتی کۆمەڵە و جەنابی کاک ڕەزای کعبی ئێمەیان ڕاستپاردووە لەگەڵ هاوڕێ عوسمانی زیندانی و مامۆستا عەزیز ڕەوف. ئێمە دوێنێ ئەو حاڵەتە کە دروست بوو لە ڕاستیە من دەبێت لە پێشا دەستخۆشی لە کاک هونەر ئەحمەد کەم، ڕۆژنامەوانێکی ئازا و ئەو نەبووە کەسمان پێمان نازانی. من بەهۆی ڤیدیۆیەکی ئەو لە بەردەم پزیشکی داد ئەمەم زانی و بچووکترین ئەرکیش ئەو بۆ بڵێن ئەوە ماڵی ئێمە نییە، ماڵی هەموو تێکۆشەرێکی کووردە بیهێنە ئێرە و من قەت لەگەڵ ئەو بێدەنگیەش نەبووم، پێم وا بوو دەبێ بە ئاشکرا بڵێن و بە ئاشکراش بمان کردایە و ڕامان بگەیاندایە کە لەوەیە من دڵنیام لانی کەم 500,000 خەڵکی ئەم شارە هاتن و پێکەوە بووین، بەڵام دیار بۆ هاوڕێیانی کۆمەڵە خۆیان هەم لەبەر ئەمنیەتی خەڵکو ئەوانە خۆیان ڕێیان وا بوو کە ئەم مەسئلەیە بەو شێوەیە بەڕێوە بچێ. من دەمەوێت خەڵکی ڕۆژهەڵاتی سەربەرز ئاگادار بکەمەوە و دڵنیان بکەمەوە کە غەزاڵ لە نیشتیمانی خۆی و لە وڵاتی خۆی شەهید بووە و نیشتیمانی خۆی و لە شاری خۆیان بە سەربەرزی و بە حورمەتی زۆرەوە بە خاکی پیرۆزی کوردستان سپێردراوە. ئینشاءالله لە ئایندەیەکی نزیکە ئێوەش بە ڕزگاریشا دەبن و ئێمە تەرمی هەم شەهیدەمان و شەهیدەکانی تری ڕۆژهەڵات بە مەراسیمی شکۆدار و گەورە و مەزنەوە ئەهێنەوە خزمەتتان. من لێرەوە سەرخۆشیم ئەگەێنم بە ماڵی زۆر باشە کاک بە خەڵکی بۆکان کە لەوێ لە دایک بووە، خەڵکی مەهاباد هەموو ڕۆژهەڵاتی سەربەرز ئێمە لەجێ ئێوە لێرەی هەمومان ئەمڕۆ هەمومان ڕۆژهەڵاتین و هەمومان کەسوکار و باوک و دایک و خوشک و برای غەزاڵین. لەو هەڵوێستانەی کە لە دوێنێەوە لە تۆمان بینیوە چ لە سەر قەبران بێت چ لە شوێنەکانی دیکە من بینیم کە هەم گریایت و هەم تووڕە بوویت بە تووڕەیی کۆمەڵێ قسەت کرد، ئەمە بۆ گەشتیتە ئەم حاڵەتە کاک سەردار؟ وەڵاهی پرسیارەکەوەیە بۆ نەگەمەوە حاڵەتە، پرسیارەکە پێم وایە ڕاست کرێتەوە بۆ نەگەمەوە حاڵەتە. دۆخێکی ناخۆش دروست بوو، دوێنێ چەند کەسێکی کەم دواتر مامۆستا عەزیز ڕەوف و هاوڕێ عوسمانی زیندانی هاتن و لێەوە بەڕێمان کرد و ڕۆشتین بۆ سەر قەبران و لەوێش مامۆستا محەممەد ڕەوف و کاک ڕەحمان غەریب و هەندێک لە هاوڕێیانی تر لەوێ بوون و من لە دوێنێ شەوەم شەویش نەخەوتوم، هەندەی تەلەفۆن و نامە ئەوانم بۆ هاتووە. خەڵکێکی زۆر ئێستا من دەمەوێت جارێکی ترەوە تاکید کەمەوە کە دوێنێ وتمەوە خەڵکی باشوور و خەڵکی سلێمانیش لە ئازاترین خەڵکەکانی جیهانن و لە نیشتیمان پەروەرەکانن. ئەو دۆخەی دروست بووە کەڵەکەبووی سیاسەتێکی خراپ و کوتارێکی خراپی دژە کورد و دژە کوردستانیە دەبێت ڕاست کرێتەوە. ئێمە بیرمان نەچێ پار بۆ ڕۆژاوای کوردستان بۆ ڕۆژاوای سەربەرزی کوردستان هەمومان لە سەنگەر و لە مەیدان بووین، بۆ کەزی کچێکمان قبوڵمان نەکرد. ئێستش ئەمە کچی خۆمانە، دەمێ ئەوەتان بەبیر بێنمەوە
کە ژینایان شەهید کرد بە ناحەق ژینایان شەهید کرد و کە خەڵکی سەربەرز و ئازایی وەنیهێنێتەوە پەروەر و نیشتیمان پەروەری ڕۆژهەڵاتی کوردستان ڕاپەڕین شارەکان و ناوچەکانی تری ئێران کەب بوون. دواتر ئەوە بوو بە ئیلهام بەخشی ڕاپەڕینێکی گەورەی سەرتاسەری لە ئێران چونکە نەتەوەکانی تر ئەیانوت کورد وەکو ئێمە بێغیرەت نییە. من قسەکانیان کۆتیشنەوەکو خۆی گەڕمەوە ئەیانوت کورد وەکو ئێمە بێغیرەت نییە کە ئەو هەموو ساڵەتی لە کچەکانمانەکرێ ئێمە بێدەنگین کورد یەک کچیان ئازێت درا و شەهید کرا هەمویان لەسەر لە مەیدانن ئامادەن لە پێناوی خوێنی ئەوە هەمویان شەهید بن. ئەوە بوو بە ئیلهام بەخشی ئەمە نەتەوەی کووردە ئەمە ئازایەتی کووردە لە هەر چوار پارچەی کوردستان. دوێنێش من دڵنیام ئەگەر ئەو دۆخە ئەمنیە نەبوایە دڵنیام و ئێستش ئێمە لە ڕاستیە لەگەڵ هاوڕێیانە و لەگەڵ جەنابی کاک ڕەزا و برادرانە لە خەتین و ئێمە بۆ برادرانەی ئێرەشمان تووەوانەی ئیدارەی سلێمانی و جوابیشمان بۆ جەنابی کاک خوبان نردوو ئێمە لەبەر ئەمنیەتی خەڵک داوامان لە کاک ڕەزا و جەنابی کاک ڕەزای کابی و ڕابەرایەتی کۆمەڵە کردووە لەبەر ئەمنیەتی خۆیان و شار و پاراستنی دۆخەکەش جارێ ئەوان ئەگەر پرسەماندانە ئەوان بەشداری نەکەن ئێمە لەجێ ئەوانین و ئەوان لێ قبوڵ کردین کە شەهیدی ئێمە وەکو چۆن شەهیدی ئەوانیشە. دەرەنجام من دەمەوێت خاڵێک هەیە کە جەوهەری مەسئلەکەیە ئەمە ڕوونکەینەوە. زانەکانی جەنگ کە تعریفی جەنگەکەن بە یەک دێڕی کورد تعریفەکەن دەڵێن ململانەی ئیرادەکانە. ئەمە ململانەی و جەنگی ئیرادەیە داگیرکەرانی کوردستان لەگەڵ هەموو پارچەکانی تری کوردستان ئایکەن و یەکیشەگرنەوە لە دژی هەر پارچەیەکی کوردستان و لە دژی هەموو پارچەکانی کوردستان. ئێمە بە درێژایی هەزاران ساڵی خەباتمان لە دژی داگیرکەران هەموو شتێکیان هەبووە لە هەموو شتێکە باڵا دەست بوون لە چەک لە سوپا لە هێز لە ئابووری لە ئەوەی دەوڵەتیان هەبووە. ئێمە یەک چەکمان هەبووە قەت نەیانتوانێت پێی پێبەرن و بارتەقای هەموو چەکەکانی ئەوان بووە کە ئیرادەی لە بن نەهاتوو پتێوی و بەرز و بەهێزی ئەمنێتەوە سەربەرزەیە. ئێستا جەنگی ئەم ئیرادەیەمان لەگەڵەکەن دەیانەوێت بمان ترسێنن دەیانەوێت بێ ئیرادەمان بکەن. ئەگەر جەنگ ململانەی ئیرادەکانە بە درێژایی مێژوو هیچ داگیرکەرێکی کوردستان نەیتوانیوە زەلیلمان بکا و چۆکمان پێدا بدا و ئیرادەمان زەوت بکە ئێستا ئەو جەنگەمان لەگەڵەکە ئەمە لەدەست بدەین گرنگترین و بەهێزترین و دوایین چەکی خۆمان لەدەست دەدەین کە من دڵنیام ئەم جارەش لەدەستی نادەین. گەلی کوردستان گەلێکی ئازایە. کوردستان یەک نیشتیمانە چوار پارچەیە بە ناچاری و زوڵم و غەدری زلهێزەکانی جیهان و داگیرکەران ئەمە دروست کراوە. لایەندەی نزیکە ئەم چوار پارچەیە یەک نیشتیمانە بێ. من دەوڵەتی سربەخۆی کوردستانی مەزنم لە بەرچاوایی بێنم. هیوادارم خوای گەورە لەوە بێ بەشمان نەکا لە سای ئاڵای کوردستانە ئەو دەوڵەتە بە چای خۆمان ببینین و خوایە لەوە بێ بەشمان نەکەی وەکو غەزاڵ و هاوڕە شەهیدەکانی دوا ڕۆژمان بەسەربەرزی شەهیدی ئەم نیشتیمان و ئەم نەتەوەیە بین. زۆر باشە کاک سەردار بێگومانە و هەڵوێستەی جەنابە نێواند لە سلێمانی هەر لە وەرگرتنی تەرمی شەهید غەزاڵ و ئەنجامدانی ڕێوڕەسمی شتن و ئامادەبوونتان لەسەر لە بەخاک سپاردنی و هەوڵدان بۆ دانانی پرسە بۆی هەڵوێستێکی جوانە و هەڵوێستێکی نیشتیمانیە. ئێوە چۆن گەشتە ئەم هەڵوێستە ئەگەر پێمان بڵێ؟ قوربانەمە هەڵوێست نییە مارکێکی بچووکە هەموو بچووکترین ئەرکەبێکی هێنا هەڵوێستە و زۆریشی گەورە نەکەین لە ڕاستیە بچووکترین ئەرکەکە لەسەرمان دەبێ بکەین کچی خۆمانە شەهیدی خۆمانە ئەرکی خۆمانمان جێبەجێ کردو. ئەمە یەک. دوو لە ڕاستیا من دەمەوێت لێرەوە سوپاسی یەک بێژی ئەو زات و گەورانە بکەم کە لە دوێنێشەوەوە بە بەردەوامی لە تەلەفۆنن لەگەڵمانە خەڵکانێکی زۆر دایانێ بچنە ژێرباری تێچوو شوێنی دانانی پرسە خەڵکێکی زۆر خەڵکەیە دەیەوێت خۆپشاندان کە خەڵکەیە دەیەوێت لەسەر شەقام خێمە هەڵدا زۆر ئەو هەڵوێستانە زۆر بەنرخ ئەوانە هەڵوێستن ئەوانە هەڵوێستی گەورە و جێی شانازین و من یەک بە یەک دەستی هەمویان ماچەکەم و لە ڕاستیشە ئەو ڕۆژنامەوانە ئازایانەش دوێنێ کاک هونەر و کاک ئاڵا هۆشیار و ئەوانە ڕۆڵێکی زۆر گەوریان هەبوو لەوەی هەم ئێمە ئاگدارکەن و هەم ئەوەش بە خەڵک بگەێنن جارێکی تر. من لێرەوە ڕووم لە جەنابی پارێزگار و ڕووم لە جەنابی کاک قوبادە و من پێشتریش دوێنێ شەویش لەگەڵ هاوڕێکی
خۆم پەیامم بۆ ناردووە یعنی خۆمان پێکەوە ئێوە خۆتان کوێ دیاریەکەن هۆڵێک دیاریەکەن مزگەوتێک دیاریکەین ئێمە وەکو کاکە ئەرکی کۆمەڵایەتی خەڵکێک وفاتەکە پرسەی بۆ دانرێ ئەم پرسە نییە بۆ کەسێک کە بەجێهێشتووین ئەمە خۆپیشاندانێکی گەورەی ئیرادەی لە بنهاتووی گەلی کوردستانە من داوام لە سەرتاسەری خەڵکی کوردستان کردو لە جیهانە ڕۆژنا ڕێپەوان بکرێ و خۆپیشاندان بکرێ ئەمڕۆ پەیوەندیان لەگەڵ کردم من کاک سۆران پاڵانی لە ڤانکۆڤەرەوە تەلەفۆنی بۆ کردم وتیەوە خەریکین ڕۆژی یەکشەمە خۆپیشاندانی گەورەکەین داوا لە هەموو کوردستانیانی دەرەوەکەم بە ئیرادەی پتە و ئازایانەی خۆیان پیشانی داگیرکەرانی کوردستان بدەن کە ئیرادەی ئەوان هیچ داگیرکرێک زەلیلی ناکا و لە کۆتاییە ئەوان داگیرکەران زەلیل دەکەن بۆ ئەوەی هیچ شتێک ڕوو نەدا ئێمە خۆمان بەرپرسە زانین لە ئەمنیەتی شاری سلێمانی و لەو خەڵکانەش کە بەشداریە و پرسەیەکەین داواکەینەوە برادرانە بەتایبەت جەنابی کاقوبات خۆت وەرە سەرخەت و شوێنێکمان بۆ تەرتیب بکە و ئێمە کوێ دیاریەکەن بە پێی ئەو ڕێ و ڕسمە 2 ساعت 3 ساعت پرسەیەک بەڕێوە بین و ئەو هەواڵانێ و هاوڕێیانی ڕۆژهەڵاتیش تعهودیان داوە ئێمە لەبەر ئەمنیەتی خوان و ئەمنیەتی شارەکە ئەوانش بە ناچاری قبولیان کردو ئێمە نوێنەرایەتی ئەوان بکەین و پێویستیش نەکا زۆر دۆخێکی نەخوازرا و بخۆڵقێ ئێمە لە کۆتاییە پرسەی خۆمان هەردانێن و نامانوێ خوانەخواستە خەڵک پەنابرێتە بەر خۆ پیشاندان و بەر ئەوەی بچێت لەسەر شەقام خێماڵدا خەڵکێکی زۆر پەیوەندی لەگەڵ ئێمە کە ئێمە هێوریانەکەینەوە تکاکەم تەقدیری تووڕەبوونی خەڵکن لێگەڕێن پرسەیەک بکرێت کاکە ئێمە پرسە بۆ دەوڵەتی داگیرکەری کوردستان دێ لە شارەکانی کوردستان لە هەموو شارەکانی کوردستانە پرسەدانێ بۆ هینی خۆیان کوژرای خۆیان یعنی ئێمە شەهیدێکی کوردستانە و کچێکی خۆمانە حەقی پرسەمان نەبێت تکا ئەکەم تەقدیری ئەوە بکەن ئێمە لە ئێوە زیاتر خۆمان بە بەرپرسە زانین لە ئەمنیەتی ئەم شارە و ئەم شارەمان لە هەموو کەسێک زیاتر خۆشەوێت لەبەر ئەمە با خەڵک تووڕێیەکەی نەگاتە شوێنێک خوانەخواستە شتێکی لێ بکەوێت و ئێمە لە دوێنێشەوە خەڵکی هەیەوەرکردنەوەی خەڵکی تکایە کاک قوبات ئەمە پەیامە ڕاستەوە خۆ بۆ جەنابەت من شەو لەگەڵ جەنابی محافظ قسەم کرد تێگەیشتم ئیشەکە لای ئەو نییە لای جەنابتە تکاکەم جەنابەت بە گەورەی خۆت هیمەتێک پێ ئەو مەوزوعە چارەسەر بکرێ سیاسەتمەدار سەردار عەبدوڵڵاه زۆر سپاس بۆ بەڕێستان لە سلێمانیەوە لەگەڵ ئێمە